دوجار هەوڵەکانی بۆ کردنەوەی مزگەوتەکان سەرکەوتوو بوون و ئێستا بە وزەیەکی زۆرەوە لەگەڵ تیمەکان هاتووە تا مزگەوتەکان دەرمانڕێژ بکات و ئامادەی بکەن بۆ کردنەوەی بە ڕووی نوێژخوێناندا. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە لە هەموو دەرگایەکیدا تا توانی ڕەزامەندیکردنەوەی دەرگای مزگەوتەکان بەدەست بێنێت. هەڵمەتی دەرمانڕێژکردنی مزگەوتەکانیان تەواو بووە. دەرگای مزگەوتەکان دوای زیاتر لە 2 مانگ لە داخستنیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە سبەینێ دەکرێنەوە. کردنەوەی دەرگای مزگەوتەکان بەڕاستی پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆربەی لەگەڵ زۆربەی زۆری لایەنەکاندا دەیان کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی و پارێزگار و زۆربەی زۆری زانایان. ئێمە ئێستا لەم حاڵەتەی کە ئێساکیە تێدان وەکو بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بڕێرماناوە وەکو بەڕێوەبەری سلێمانی تەندروستی سلێمانی بڕێرمانەوە بەکردنەوەی دەرگای مزگەوتەکان و بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان کۆمەڵی ڕێنماییەکمان ئامادە کردووە بەبوونی ئەو ڕێنمایانە بۆ زیاتر پاراستنی و هاوڵاتیان و بتوانین نوێژخوێنانشمان بە سەلامەتی عیبادەت و خواپەرستی خۆیان بکەن لە بوونی مزگەوتەکاندا. ئێمە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی هەمومان بە یەکتیم نیشمان کردووە، بەڵام بۆ هەندێک حاڵەتێکی تایبەت و کە تایبەتە بە بوونی مزگەوتەکان لەگەڵ ڕێز و سوپاسی تایبەتم بۆ بەڕێوەبەری گشتی و سەردەم تیمەکان هەوڵەکانی ئێمە بە حکمی ئەوەی کە باوگراوندێکی ئیسلامیمان هەیە و لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی لە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیشمان کردووە. ئەو بارانەی کە تایبەتە بە دینەوە ئەو بارانەی تایبەتە بە مسلمانانەوە زیاتر خۆمان بە بەرپرسیار دەزانی هەموو هەوڵ و توانەکانی خۆشمان زیاتر خست بەکار بۆی بتوانین هەوڵەکانمان جێبەجێ و سپاس بەخوای پەروەردگار بە هاوکاری هەموو لایەک توانیمان هەوڵەکانمان جێبەجێ بێ. نوێژخوێنان جارێکی دیکە بە مزگەوتەکان و نوێژە بە کۆمەڵەکان شاد دەبنەوە، بەڵام پێویستە نوێژخوێنان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بەردەوامیش مزگەوتەکان لەلایەن تەندروستیەوە چاودێری و دەرمانڕێژ دەکرێن. ڕێنمایی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و جێگری بەڕێوەبەر کاک حاج عەبدوڵڵا دەستمان کرد بە هەڵمەتی ڕەشاندنی تەواوی مزگەوتەکانی ناو شاری سلێمانی کە پێک هاتووە لە 270 مزگەوت لە سنووری شاری سلێمانیە لە ڕێگەی 11 تیمەوە. ئەمانەوەی ئینشاڵڵا ئەمڕۆ تەواوی مزگەوتەکان پرۆسەی پاکشکردنەوە بۆ ئەنجام بدرێ و وەکو پرۆسەیەکی ئامادەکاری بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان ئینشاڵڵا بەڕووی نوێژخوێنانە. لە شاری سلێمانی نزیکەی 270 مزگەوت هەیە کە لە 150 مزگەوتیان نوێژی هەینی ئەنجام دەدرێت. بەهۆی نەمانی مەترسی ڤایرۆسی کۆرۆناوە لەژێر فشاری نوێژخوێنان و بەشێک لە کەسایەتیەکان جارێکی دیکە دەرگای مزگەوتەکان دەکرێتەوە.